ئەو گەڵایی کە ئەوەرێ لە پاییزە ئەزانن هەر گەڵای درەختێک کە تۆی بینیت ئابەم شێوەیە سیرێکی پیانیت بە بێ قیمەت حسابێکی بۆ ناکەیت هەر گڵایەک خوای گەورە بە چ شێوەیەک نەخشانوێتی بە چ جوان شێوەیەکی جوان ئەم گەڵایە زۆر لەو گەڵا مەطبوعەی کە پێوترێ $100 خۆشمان پێڵێن گەڵا زۆر لەو گەڵایە بەنرخترە زۆر لەو گەڵایە چنین و نەخشاندن و تەبعکردنی زۆر قورسترە چونکە $100 هەموو کەسێک کە توانێت تەزویری کە بەڵام ئەم گەڵایە کەس ناتوانێت تەزویری کە ئەبینی ئالەم لاسکەوە ئالێرەوە خواردن و ئۆکسیژین و تاقە و هەمووی ئەچێ بۆ ئەم گەڵایە ئەم گەڵایە ڕێگە ئاو ئینتەرنێت کارەبای بردۆ بۆ هەر ماڵە لەم ماڵانە کە پێوتێ کلۆرۆفیل ئەمە ماڵە سەوزەکانن ئالێرانەیە خۆراک بۆ من بۆ تۆ بۆ هەموو حەیوانی سەر ڕووی زەوی دروستە بێ ئەگەر ئەم گەڵایە لەسەر زەویانەما هەموو گەڵایەک سعری ئەبێ بە پارەی گەڵایەک بە هیچیش ناکڕێ بە هیچیش قەرەبوو ناکرێتەوە ئەم گەڵایە هەرچی خواردنی سەر زەوی هەرچی کاربۆهیدرێتی سەر زەوی هەرچی چەوری هەرچی پرۆتین هەرچی خواردنی ڕووەک هەرچی دار هەرچی نەوتە ئەم گەڵایە دروستێکە سبحان الله لعظمتي خواي قورا كلويا أوي هنا وتبر كافر مية وهو الذي أنزل من السماء ماء فأخرجنا به نبات كل شيء فأخرجنا منه خضرا نخرج منه حبا متراكبا أفرميت أو خواردنيك أي وأيخون لحبك متراكب لدانويليك تيك سمراو دروستبه لتشيا لە ڕووەکەکانە لە گەڵای ڕووەکەکانە لەوەی کە پێوترێ ڕۆشنە پێک هاتن لە یەخضوورە لە کلۆرۆفیلە کە مادەیەکی سەوزە مادەی سەوزە خۆراک نا لە خۆرەوە ڕووناکی و تیشک و وزە وەرەگرێ لە ئەرزیشەوە خاک وەرەگرێ شتێکی لێ دروستەکە پێوترێ خۆراک الله لەم کەلیمە کوردیە جوانە یعنی خۆر و خاکی هێناوە خۆراکمان بۆ دروستەکە ئەمە کوێیە دروستێکە ئەمە تەنها ئەم گەڵایەیە کە خوای گەورە بۆی دروست کردوین ئەگەر ئەم گەڵایە نەما ئینسان ئینسانە خوا ئینسان ناچارە بێ منداڵەکەی کە لێ بۆ بیخوا چونکە برسیە بێ و گرانی و قات و قڕی دروستە بێ بەڵێ سەیری ئەم کەلیمە جوانەکە فأخرجنا به نبات كل شيء فأخرجنا منه خضرا لو نباتا مادەیەکی سەوزمان دەرهێنا کەچی لێ دروستە بێ نخرج منه حبا متراكبا خواردنێکی تێک سمراو خواردنێکی پێک هاتە بۆ ئێوە دروستە بێ بڵێ ئەمە ئەو کلۆرۆفیلەیە کە هەرچی شتە ئەمە یەک مادەی کلۆرۆفیلە یەک خانەیە سبحان الله بینی چیتیانە ئەبینی چەند وردەکارە هەرچی مەعامیلی دنیا هەستێ کە مۆبایڵ و كناطحات سحاب كأقمار صناعي وكصاروخ كان ما بو دروستكن ناتواني بخانه نبخانه دروستكن كخوراكي نقوريك نق مناله خواردني اجلك جاي دروستكا بله او بكاتي كلوروفيلا سبحان الله علي مفاعيل نوويه اوا شو بناويكا او نورده مگر خواب او خوي بزانه شطاقيق لناو اما يا حشار دراوه وشطاقيق برهم دي وچيت يا دروستبه پاشان ئەم گەڵایە کە بوو بە گەڵا ڕێزان و بڵاو بۆ و کەوتە سەرجادەکان و کەوتە ناو دارستانەکانەوە کۆکرێتەوە جارێکی تر چێتە ناو مەسنەعەکانەوە جارێکی تر ئەبێتەوە بە سەماد بۆ ناو خاکەکە خۆی الله ئەکبەر سبحان الله ئەم گەڵایە کە ئەوەرێ جارێکی ترەکەوێتە سەر زەوی ئەم جارەش ئەبێتەوە بە خواردن بۆ ئەو ڕووەک و گیانەوەرانەی کە لەسەر زەویەکەیە هەن وەڕێگەکانیشیانە ناو زەویە هەیە بڵێ عەجیب هەر لەمەشە جارێکی تر وەرەقە و کاغەز و مەندیل و ئەوەی کە پێوتێ کلێنز جارێکی تر دروستە بێتەوە واتە بستی بە خەسار ناچێ هەمووی جارێکی تر سبحان الله بەکارێتەوە بڵێ ئەمە لەو کاتەیە کە ئەمە ئەبیبین لە مامەلەکانی ئەوروپا بەردەوام سەیارات هەیە ئەمانە کۆکاتەوە و حازریانەکات ئەم ڕەنگە جوانانە ئەم تیشکانە هەر هەمووی ئەڵێ ئاڵتوونن ئێمە بەلامانەوە ناشیرە دنیا سەوز نییە
بەڵام سیریم گەڵایانە بکەن هەر یەکەو لە ڕەنگەیە سبحان الله ئەڵێ ئاڵتونە ئەڵێ زیوە ئەڵێ گەوهەرە ئەڵێ معدەنی بە نرخە هیچ کاتێ سبحان الله ئەمانە ئەبینیت سەجادەکان پیس ناکەن ناشرینیان ناکەن لە ماڵەکانیانە ڕەونەق و باق و بریقێکە بەخشن بەعکسەوە زەویەکە بەرگێکی بەسەرا پۆشن بۆ ئەوەی کە لە سەرما و بەفر و بەستەڵەتی زستانیشی بپارێزن واتە ئەم گەڵایانە کە پێی پیانیت هەروە بێقیمەت سەیری مەکە ئەمانە نرخیان لای خوای گەورە زۆرە بۆیە دارەکان ئاوا دابەش بوون لەسەر زەویا خۆشەویستەکانم زۆرینی دارەکان کەوتونەتە چۆوە کەوتونەتە ڕووسیاوە بەداخەوە کوردستانی خۆمان لەم قایمەیە نەمان بینی عێراقشمان نەبینی چەند هەزار دار هەیە لەسەر زەویە پرسیارەکەم سوو کرد ئەژنا ئەموو چەند هەزار گەڵا هەیە لەسەر زەویە سەیری ئەم ڕەقەمەکەن 3.41 تریلیۆن یعنی 3 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 سفر لە پێشەوە ئەو نەدار هەیە لەسەر زەویە سبحان الله حتا ئیساکێنەش عیلم نازانێت چەند ملیۆن و چەند تریلیۆن دار هەیە لەسەر زەویە چەند ساڵە لەمەوە پێش وتیان دارەکانی سەر زەوی 400 بلیۆنن ئێستا پەشیمان بوونە وتیان نا دارەکانی زەوی 8 قات لەوە زیاترن کە ئێمە کاتی خۆی تەسەورمانە کرد ئەگەر دارەکانی سەر زەوی نەزانرابێ ئەگەر دارەکانی سەر زەویمان نەبینی بێ و نەزانین چییە ئەی گەڵاکانی سەر زەوی هەر دارێ چەند گەڵای پێوەیە یەڵا مناڵەکان چێ داری ماڵەکەی خۆیانی سەری کردو بزانە چەند گەڵای پێوەیە چێ زانێ ئەی بزانێ هەدیەیەکی ئێمێ یەڵا دارەکەی ماڵەوە چەند گەڵای پێوەیە وەشتان هەیە پرسکەن هەرێکە و داری گەڵاکەی ماڵی خۆیانی بڵێ بەڵێ چەند 350 چەند هەسەیری ئەو کردووە ئافەرین باشە بەڵێ جان 100 دانە یەک دار 100 گەڵای پێوەیە ئەوە دەفتەرێ دۆلارێکە باوجە